من ناوم کامەران حەمەساڵە معرفە دانیشتی سەسایەقم ئەو ئیشەکە دەستم پێ کردووە لە کاتی کەرنتینەکە کە بڕیار بوو کەس لە ماڵ دەرنەچێ و هەمووی لە ماڵەوە بمێنێتەوە بیرم کردەوە دانیشتن هیچ سودێکی نییە هەستام بە بیرۆکەیەکی جوان بۆ دروستکردنی سروشتی کوردستان بە تایبەتی لادیەکان هەستام دارگوێزم پیا کرد بە مشارکردن بە پارچەم کرد لەسەر دارگوێزەکە شتم دروست کردووە لەبەرەوەی شتێکی زۆر جوان بۆ بیرەوەرێکی تیاوێ بۆ خەڵک ئەوانیش کە بەکاری دێنم زۆری دارگوێزە یەم لە سروشتی کوردستان لە ناو باخان چ دارێک وشکە و بێکەڵکە و زەرەری بۆ سروش نییە من ئەو دارە بەم کاری پێ یەکەم هەندێک شتیش کە ئیش پێ دەکەم خەڵک هەندێک شت فڕایە من ئەیەنمەوە کە ئیسفادەی لێ یەکەم ئەیکەم بە شتێکی زۆر جوان کە خەڵک حەزی لێ بکە ئەجا حەزیشم زۆریەکەی بۆ دروستکردنی سروشتی کوردستانە و بۆ شتی سەوزەوە لە هەر بینایەکە لە هەر پرۆژەکە ئیشەکەم کە وردەکاریتەیە هەرچی شتی سروشتە تیا دروستەکەم بە تایبەتی ژینگە شوێنی سەوز لەبەرەوەی دووشتم حەز لێ شوێنی سەوزی و سروشتی کوردستان لەوە 500 پارچەم دروست کردبێ لەو پارچانە خەڵک بە تەلەفۆن داوایەکە لە پەیجەکە بەڵایەکەم و تر داواکردنەکەی لە کەلارەوەیە لە هەولێرەوەی لە ڕانی و قەڵازیەوەی هەڵەبجە شەیدا پێنجوێنە سەیسایەخە ئەوەی کە حەزی لە شتەکانی حەزی لە سروش بێ یا پەیوەندی پێوەکە یا بە ئۆنلاین بۆ نێرم ئەچمە دەیەکەوە دوو ماڵی تێماوە سێ ماڵی تێماوە سێ ماڵەکە مەسەن چۆن دروستکراوێ یەمە لەو شێوەی ئەو ماڵان و ئەو دێ دروستەکەمەوە عینی شت خەڵک حەزی لێکە شتێکم دروست کردبوو کەسێک داوای کرد لە سلێمانی وتی ئەو پارچانم بۆ بنێرەوەتم بۆ وتی من وەختی خۆی لەو خانووا گەورە بووم ئەو شوەیە کە تۆ دروست کردوە لەگەڵ ماڵی ئێمەیە ئەو تەرتیبات و دیزاینە ماڵی ئێمەیە بۆ بنێرە بۆ سلێمانی زۆری حەز لێکەم پڕن لە بیرەوەری زۆر کەس ژێتە بە تۆر فرەدا من هێنەوەی ئیسفادەی لێکەم بە چیمەنتۆ بە ئەوانەی کە ئەو موادی کە بەکارهێنم وای لێکەم دا شارەم شتێکی لێ دروستەکەم لەوە چ کابرا کە فڕەیە خۆی حەزی لێ بکاتەوە لێم کرێتەوە چۆ شتەکانی من سروشتین زۆر جای دانیشم بیرەکەمەوە لە سەرچاوای زەڵم ئەڵام ئاوێکی جوان دروست یەکەم بە عینی شێو بە عینی ماڵ بۆ نمونە ماڵی خۆمانە دروستم کردو بە گەورەی بۆ خۆمان هەر بە شێوازی ئەحماوە و زەڵم ئەوانەی کە حازرن لە ماڵەوە دوو بیرن بە شێوازی کۆن چۆن لە بیرە ئەو دەراتەوە بیر چۆن ئاوی لێ هاتوو دەرەوە بەچی شتێ دەرێناوە کێت دەرێناوە ئەو دوو بیرەم دروست کردو بە شێوازی کۆن وەکوتم شتەکانی من شتی تازەی تیانی تازەگەری دروست ناکەم هەتا ئێستاش لە 500 پارچە شتی دووبارەم نییە ئەوەی کە دروستی یەکەم جیاوازیان هەیە لە هەموو شتێکا جیاوازی هەیە ئەوەی کە لە ماڵ ئێستا پیاوێکە ترەی پێیە بە ئوسوڵە کۆنەکەی زوو سەبەتەی پێ ئاتۆ بەرەودیەکە ڕات ترێ فرۆشێ خانێک و ژەرخانێکم کردووە دیمە لە پێنجوێن سەرۆی ماڵ بووە ژێڕۆی خانی وڵاق بووە بە عینی شەوە دروستم کردووە ئەو کارە باش بۆیە بەدانم بۆ جوانی ئیشەکە ئەنە زۆر شتەیە کارەبای ناوێت بەڵام بۆ جوانی شەکەم کارەبای بۆدان لەبەرەوەی حەزی لێ بکرێت لەبەرەوەی کە ئەو کەسی کە ئەی کرێت زیاتر زەوقی لەسەری بێت زۆر جار کەسە تەلەفۆنم بۆکات تەمەنی زۆر نییە 20 ساڵە ئەڵێ وەختی خۆی بایم باس کردوم ئەم شتە جوانە کە تۆ دروستیەکەی لە کوردستانە بووە بەڵام ئێستا نەماوە ئێستا ئەو سروشتەی من یەکەم نەماوە من بۆیە واکەم خەڵک ئاشنا بێت بە ئیشەکانی من بە ئیشی سروشتی کە وەختی خۆی ئێمە چۆن ژیاوین لەکوێ ژیاوین چۆن چرام دروست داناوە کتێبێکم لە پاڵە داناوە ئەنەما ئێمە لەبەر ئەم چرا وەخت خۆی سعیمان کردووە چەند کەسێک لە ماڵێکی ئاوا لە شوێنێکی ئاوا بچووکە گەنجەکەت نەیدیوە بۆی باسەکەم ئەمە وەخت خۆی ئێمە ئاوا بووین ئاوا ژیاوین لە خانێکی ئاوا لە سروشتێکی ئاوا خەڵک ئاشنا بێتەوە بە ئیشە کەلتوریەکان کەسیش تا ئێستا هاوکاری نەکردم چاوەڕێی هاوکاری کەسیش نیم پشتیوان بەخوای گەورە بەردەوامم ئینشەڵا لەم ئیشانی خۆم ئینشەڵا ئەگەر بۆم بکرێت پرۆژە گەورەتر کەم جوانتری کەم سەرنجی خەڵک زیاتر ڕاکێشم بەلای خۆم